سیارەکەی گۆڕیوە 15 وەرەقە چووەتە سەری ئەڕۆم جاسوسی بکەم بزان لەکوێی پێیا کرد خانوویەکی پێداوە خوای گەورە ئەپرسم حەقم چییە لەسەری دوعای خێری بۆ بکە ئەوەیە ئینسان ئەگەر دڵ و دەرونی پاک بێ بەخشندە بێ لە ناخی خۆیە وڵاتی خۆشگوزەران ئەبێ پێغەمبەر صلی الله عليه وسلم کەمە کۆتایەکەی ئەفەرمێ صلة الرحم وحسن الخلق وحسن الجوار يعمران الديار ويزيدان في الأعمار إنساني مسلمان سيلي رحمي هبية تنها بوك سكاركي خود هم وكو الصلة هم وكو خزمايتي دو جار خيرت أقا بيويسي بيتا هاوكاري بك أخلاقي جوانو الروشتي برزي مسلمانانا لقل دراوسيتي شاك إنسان لقل دراوسيكي شاك بأخلاقي باش بسيلي رحمي لقاك سكاري خويا هبي يعمران الديار ويزيدان في الأعمار أم كردستانا هموي بكرة هاوري برز هاور بربيت بەڵام کاتێک کە خوشکێک مردو لەم گەڕەکە خەڵک خۆی لێ شاردەوە جەنازەکەی نەناشت کاتێک کە مسلمانێک کێشەیەکی هەیە و ماڵەکەی گڕی گردووە هەتاوەکو حەریق بێ بچێ بیکوژێنێتەوە خەڵکی تاو نەدا بۆی بکوژێنێتەوە خۆشگوزەرانی تیا نابێت باشترین کەس ئەو کەسەیە کە وەها وڵاتی بەچی دروست ئەبێ یوعەممیرانی دیار وڵات بە ئەخلاقی جوان بە سیلەی ڕەحم و سەردانی یەکتری و بە دراوسێتی چاک بنیاد ئەدرێ ئەم فەرمودەیە ئەگەر هەر کەسێ لە ئێمە تەطبیقی بکە من دراوسەیەکی چاک بووم لەگەڵ دراوسێکەم سەیارەکەی گۆڕیوە 15-20 وەرەقە چووەتە سەری ئەڕۆم جاسوسی بکەم بزان لەکوێی پێیا کرد خانوویەکی پێداوە خوای گەورە ئەپرسم حەقم چییە لەسەری دوعای خێری بۆ بکە ئەوەیە ئینسان ئەگەر دڵ و دەرونی پاک بێ بەخشندە بێ لە ناخی خۆیە وڵاتی خۆشگوزەران ئەبێ من حسادت بە تو نەبم تۆ حسادت بە من نەبەی من قاچ تۆ نەبڕمەوە تۆ قاچ من نەبڕیتەوە ئەخلاقت جوان بێ لەگەڵ خەڵک سیلەی ڕەحمتە بێ لەگەڵ خزم و کەس و کارت لەگەڵ دراوسیەکان تا باشبی ئێتوو پۆلیست بۆ چییە بێ بتگرێ ئێتوو سجنت بۆ چییە ئەگەر دڵ خۆت سجن کەیت و قیامەت بۆ خۆت بکڕی ئێستا هۆکاری ئەوەیە کابرا لە ماڵ دەرەچێ ماڵەکەیە بڕن 2 دەفتەر دۆلاری پێ لەسەر جادە ئەیکوژن لەسەر فولایتێ کابرا ئەکوژن ئێمە ئەو خۆشەویستیەی کە وەها پێغەمبەر صلی الله عليه وسلم باسیەکە لە ناقمانە کز بووە داواکەم لە خوای پەروەردگار ئەو خۆشەویستیانەمان بۆ زنوو بکاتەوە